خۆشەویستانی خۆم، من هەرچی بڵێم ناگەمە ئەو ئاستەی کە ڕوونی کەمەوە بۆ جەنابتان. قورئان چ خۆشگوزەرانیەکە لە هەر ئینسانێکا بێ، لە هەر ماڵێکا بێ، لە هەر شار و وڵات و مەملەکەتێکا بێ. ئەوە قورئانە مهاجر و ئەنساری کردە برا. ئەوە قورئانە کۆی مرۆڤایەتی کۆ ئەکاتەوە. ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا. ئەوە خوای پەروەردگار لەو قورئانەیە چەسپانوویەتی لە ئاەتەکانی خوایە کە ئێمە لە هاوشێوەی خۆتانمان لە قورئان بۆ دروست کردووە. و لە قورئانە ئەفەرمێ ومن آياته اختلاف ألسنتكم وألوانكم. هەر بە محکەمی ئەم قورئانە، بە ئەخلاقی ئەم قورئانە عنصوریەتی ناوە لە چاڵ، خۆز پێزلزانین و عنتەریاتی ناوە لە چاڵ. ئەو قورئانەیە ئەتوانێت کوردێک و عەرەبێک و تورکێک و فارسێ بکاتە برا. ئەو قورئانەیە ئەتوانێت بەها بۆ مرۆڤ بگێڕێتەوە. ئەو قورئانەیە کە چەسپاندوویەتی وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا. هەر کەسێک باوکە، هەر کەسێ دایکە، هەر کەسێ ڕیشسپیە، بەخوا قەسەم ئەم قورئانە نەبوایە ئێستاکە لە دارولعەجەزە ئەکەوتی. نەوەکو داوای ئەوە بکەیت و گلەی ئەوە بکەیت کە مناڵەکانت بەخێوت بکەن. بەداخەوە ئێستاکە قورئان بە ئەندازەی ئەوەی وەکو ڕوح بەکار بێت، خوێن و ڕوح جارێکی تر بکاتەوە بەر ئومەتی ئیسلامە، نەوعا ما تیجارەتی پێوە ئەکرێت. بۆیە من لێرەوە داوا لە هەر برایەک ئەکەم، لە هەر خوشکێک ئەکەم، تکایە ئەگەر کێشەتان هەیە، کێشەی دەرونی، ئەگەر کێشەتان هەیە لە ماڵەوە دەست بگرن بە قورئانەوە، وەڵڵا خوا بۆ چارەسەر ئەکات.